تەسەووری کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێزان بۆ هەڵبژاردن لە ڕووی مەبدەئیەوە وازەحە. من ئەم تەوەرەیان بە سێ خاڵ ئیشارەتی خەمە سەر. یەکێکیان ئەوەیە تەسەووری ئیسلامیانەی دروست چییە بۆ هەڵبژاردن. ئێمە پێمان وایە هەڵبژاردن لە ئەساسا خۆی ئامانج نییە تا ئێمە هەموو ئامانجەکەمانەوە بێ هەڵبژاردن بکرێن. نەخێر، هەڵبژاردن بۆ ئێمە میکانیزمێکە بۆ بەدەستهێنانی ئامانجێکی پیرۆست. ئێمە لە مەجالی نەزەرەی سیاسی ئیسلامیە هەمومان نەزانین کارکردنی موسڵمانان بۆ درێژەپێدانی سیستەمی سیاسی و دەسەڵاتی سیاسی ئیسلامی بە واجب دانراوە، زانایان باسییان کردووە. باشە ئێمە کە بەرەو ئەوە دەڕۆین تحقیقی مەقسەدێکی شەرعی یا واجبێکی شەرعی بکەین کە ئامانجەکەمان ئەو مەقسەدەیە، تەمەن بە تەئکید دەبێت کۆمەڵی وەسائلی مەشروعیشی هەبێت، چونکە ئێمە قاعدەی شەرعیمان هەیە، تۆ وەسائلەکانیش حکمی مەقاسیدیان هەیە، تۆ ناتوانانی بۆ مەقسەدێکی شەرعی بۆ واجبێکی شەرعی بە وەسیلەی ناشەرعی بڕۆی. هەڵبژاردن طبعاً من لێرە داچمە وردەکاری شتەکان، چونکە ئێمە سپاس بۆ خوا لەوە بووینەتەوە ئایا هەڵبژاردن وەسیلەیەکی شەرعی یان ناشەرعی و کۆی کە تەمەنێکمان بەسەر برد لەوەی کە ڕەدی خەڵکانێک بینەوە کە پێیان وایە هەڵبژاردن ناشەرعی و نابێت ئەوە بکەیت. وەکو نەجمەدین ئەربەکان ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ ئەگەر موسڵمانانێک نەبن ئیتیمان بن بە سیاسەت و فەرمانڕەوایی، ئەو کاتە کەسانێک کە بن بە سەرپەرشتیاریان کە هیچ ئیتیماماتێ بە موسڵمانان نادەن. بۆیە بەڕاستی ئێمە پێمان وایە هەڵبژاردن میکانیزمی شەرعیە. ئەمە شتێکە تا سەردەمەکە ئاوا بێت، تا بارودۆخی موسڵمانان ئاوا بێت، تا بۆ نمونە عەمەلیەیەکە بێ پێی بوترێ پرۆسەی هەڵبژاردن لێوە نوێنەر دیاری بکرێت. ئێمە وەکو هێزێکی ئیسلامی باوەڕمان وایە کە دەبێ مولتەزیم بین بەوە، چونکە بەدیلمان نییە. مەسەلەی هەڵبژاردن وەسیلەیەکە بۆ دیاریکردنی نوێنەری خۆت بە شێوەیەکی ڕەوا. ئەم هەڵبژاردنە لە کاتی خۆیان بەیعەت بووە، خەلیفەیەک دانرا دەچوون خەڵکی ئەو مەنتیقەیەکە وەکو پایتەختی ئێستاوە بۆ لە مزگەوتێکە لە ناوەندێکە کە مزگەوتەکان هەم ناوەندی ڕۆشنبیری بوون، ناوەندی سیاسی بوون، ناوەندی سەربازی و ڕێخستنی سوپا بوون، ناوەندی هەتا لایەنی کۆمەڵایەتی بوون، تیایدا موسڵمانان کۆ دەبوونەوە بەیعەتیان دەدا بۆ سەرکردە موسڵمانە بەو والیە بەو خەلیفەیە. ئێستا میکانیزمەکە لەگەڵ سەردەما پێش کەوتووە بووە بە هەڵبژاردن. گرنگی هەڵبژاردن لە ڕووی سەردەمیشەوە لەوەیە تۆ هەموو کەسەکانی ناو وڵات لە ئەو پەڕی بوقعی جوگرافی و شوێنی جوگرافی ئەو وڵاتەوە تا ئەم سەری هەموو بەشداریەکان لە هەڵبژاردنە. بۆیە ئەو وەسیلێ ئەگەر بە شێوەیەکی نەزیه، بە شێوەیەکی یاسایی، بە شێوەیەکی ڕەوا ممارەسە بکرێت، دەتوانێت حاکمی شەرعی بێنێتە کار. کۆمەڵی قەواعیدی ئەخلاقیە. ئێمە ناچین وەکو خەڵکانێک سیاسەت کەین ئەمڕۆ لەبەرەوەی موقف لەگەڵێتی بودجەیەکی باشە بۆ ببڕێتەوە، سبەینێ لەگەڵی نییە بودجەکە و ببڕێ، ئەمڕۆ لەبەرەوەی لەگەڵی دەوکا بە سەرکردەیەکی نیشتیمانی، بەڵام سبەینێکە تۆ موقفێکی سیاسیت لەگەڵی جیاوازە و کا بەچی بە پیاوی ئەم وڵات و بە پیاوی ئەو وڵاتۆکەوەی لە چەند ساڵی ڕابردووە بینیمان لە ڕیفراندۆمە لە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و شتانەیە. من ناچمە بای وردەکاری لایەنە شەرعیەکەوە، بەڵام بەڕاستی ئێمە وەسیلەیەکی نەک هەڵبژاردن، حیزبەکەشمان وەسیلەیەکە بۆ تحقیقی مەسلحەتی شەرعی. بۆیە بە هیچ کاتێک ئێمە حیزبەکەشمان سیاسەتمان هەڵوێستمان ناکەین بە وەسیلەیە بۆچی بۆ لادان لە قەزەیەک. باشە من ساڵێک وایە لەسەر داوای من هەڵبژاردن دواخرا، ئەی ئەو ساڵە لەوانەیە و هێزانەی لە دەسەڵاتان لە ساڵحیان نەبێ هەڵبژاردن بکرێت، ئایش 2 ساڵی تر دوایە خا، ئەی دوای چۆن تۆ ڕخنەی لێگری، ئەی کێ متەسەڕیرە لەوەی کە دیکتاتۆرە لە مەنتیقەکە بمێنێتەوە. ئەم هەموو پرۆسەی ئابووری و نازانم گرێبەست و چی و یاسانە دەرەکرێ بە شێوەیەکی ناشەفا، بە شێوەیەک بەبێ ڕقابە، بەبێ ئەوەی کە ئێمە دەسەڵاتێکمان تایە هەبێ بەری لێ بگرین. ئەی باشە چی لەوە بکەین 2-3 ساڵی تر ئەم دەسەڵاتە چۆنە لێ بە ڕەزامەندی خۆیمان بیدێنەوە خەڵکانێکەوە کە پێمان وایە ڕەواتیان نەماوە لە دەسەڵاتە. بۆیە ئێمە لە ڕووی مەبدەئیەوە مولتەزی بین بەوەی کە هەڵبژاردن بەدیلی نییە، وەکو میکانیزمێک بۆچی چ لە هەڵبژاردنی ناوخۆییە سەرکردەی ڕاستەقینەی خۆمانی پیا دیاریکەین، لە ناو حیزبا بێ، لە ناو کۆنگرەیە بێ، لە ناو چیا بێ، چه هەڵبژاردنی گشتی بێ لە ناو کۆمەڵگەیە خەڵکانێکی موسڵمان، خەڵکانێک ئێمە بنێرینە ناو دەسەڵاتە سیاسیەکان، دەسەڵاتە باڵاکانی وڵات، چ حکوومەتە، چ پەرلەمانە، چ ئەنجومەنی پارێزگاکانە، چ ئەنجومەنی شارەوانەکانە، یا هەر پرۆسەیەکی تر بۆ ئەوەی تەمسیلێکی صحیح بکەن و چۆنەڵێ بەربژێر و هەڵبژێراوی خەڵکانی موسڵمان بن. باشە ئەی موسڵمانان چی بکەن؟ بڕۆنە ماڵەوە؟ نەخێر، ئەی وەکو ئەو کەسانە بکەن کە ئەڵێ کاکە تەفسیرێکی چۆنەڵێ بەرتەسکانەی ئاەتەکە کە ئینی الحوکم ئیلا لیلا، تۆ چیتە پەرلەمانەوە وەڵای یاسایتیا ئەوە دەکرێت، بڕۆرە ماڵەوە. بۆ ئەوەی ئەگەر ئەو 15 کورسیە موسڵمانانی ژە شتێکیانەکەن ئەویش نەمێنێ، خەڵک ساحەکەی بۆ چۆڵ بێ، ئەوەش دروست نییە.
ئەی ئێمە بۆچی ئەوە دەکەین زانایان دەفەرمون لە دۆخێکی وا تۆ بێ بەشداری سیاسیت بکەیت بەشداری سیاسی ئەوەیە بەپێی قورسایی خۆت بچیتە ناو موسساتی دەوڵەتەوە بە دەسەڵاتی قەزایی بێ دەسەڵاتی تەشریعەکەی بێ دەسەڵاتی سیاسی و تەنفیزیەکەی بێ یا هەر بوارێکی تری کە هەیە ئێمە بەشداری سیاسیمان ئەزانن بۆ چییە بۆ دروستکردنی پەرژینێکی پۆڵاینە بە دەوری سەحوەی ئیسلامی و داوای ئیسلامیە تۆ کە دێ ئیمالی دەکەی بێ هیوا بووی ناچی بەشداری بکەیت تۆ سنگ و قورسایی و ڕەشایی تەیاری ئیسلامی کەمەکەیتەوە لە شوێنەکەی خۆتا کە هەرێمی کوردستان ئێمە لەکوێ لە بری بە سێ هێزی ئیسلامی حەڤە کورسیمان هەبێ لەکوێ بە سێ هێزی ئیسلامی لە 145 پەرلەمانمان هەبێ ئێمە کاری ئیسلامی لای ئێمە تەنها سیاسیەکە نییە تا بڵێن وڵا هەموو هێلکەکانمان خسۆتە سەبەتەی سیاسەتەوە باسی تعریفی مەشروع ئیسلامیمان کرد کە پایەکانی چین کۆمەڵێ پایی هەیە پایی سیاست پایی خێرخوازی پایی دەعەوی پایی کاری ڕۆشنبیری کاری ڕێکخراوەیی ئەمانە هەموو پایی مەشروعی ئیسلامی ئێمە بە چی پارێزی بەو پەرژینە سیاسیە کە تۆ لە ئەنجامی بەشداری سیاسی ئەوەیەکەی خەڵکێک دەبێت تێبگات لەوەی ئەو بە بەشداریکردنی لەم پرۆسانەیە مەشروعی ئیسلامی سەرەخا نایە بۆ نمونە ئەگەر هاوژین زەید ئەمر دڵشاد شاباز کێکێ مرەشەح بێ وڵا کاکە هەموو تەسەورەکەی بێ وڵای کاکە من بۆ بچم بۆ دەنگدان خۆ زەید و ئەمر وڵا ڕاکێ بەسەری پارەی خۆیان بەسەر مستەقبەلی خۆیان وانییە کاکە کەی ئەم پۆستە گشتیانە ئیمتیاز بۆ خەڵکی ئیسلامی خۆیمە هەر لەناو کۆمەڵا خۆمان نەزانین کاکە ئێمە نە شەریکاتی گەورەمان هەیە نە سامانی گشتیە بۆ ماڵێ نە بۆرێنەوتمان هەیە هەموو ئەم دەستگا گەورانەی کۆمەڵ ئیسلامی کوردستان بەچی بەو پارانە ئەژێنێت کە لە پەرلەمانتار و لە کەسایەتی گشتەکانی ئێمە وەردەگیرێتەوە بۆیە بەڕێزان ئێمە زۆر دەبێت جەخت لەو نوقتەیە بکەینەوە کە بەڕاستی ئەم بێهیواییە زەرەرێکی زۆر لە ئایندەی کاری ئیسلامی دەدا لە کوردستان تۆ خۆت نەچی تەزویریشی لێ بکرێ ئەچی تەمێنێ پارویەک تەمێنێتەوە بەڕێزان ئێستا ئێمە موسساتی دەولی لەسەر هەموو ئاستەکان مامەڵەمان لەگەڵەکە بەشێکی پەیوەندی بە چیەوەیە بەشێکی پەیوەندی بە قورسایی سیاسیەوە هەیە دووەلی ئەوروپی و ئەمریکی لەگەڵ ڕەقەمان مامەڵە ئەکا ئەڵێ چەند کورسیت هەیە لە پەرلەمان چەند کورسیت هەیە لە پەرلەمانی عێراق چەند وەزیرت هەیە چەند مدیر عامت هەیە بۆ ئەوانە دێن ئاوا مامەڵاکە قورسایت نەمێنێ ئەوانە ئەهلی غەدرن یەک ڕۆژ نایڵن بە ئیسراحەت دانیشی بۆیە نابێ کاروباری سیاسی موسڵمانان تۆ لێ غافڵ بی ئیشی ئێمەمانان کۆمەڵە ئیشە لە چۆنە لێ هەتا لە ڕۆ حیزبیەکە و سەیریکەی دەنگدانە چاودێریکردنە مەسەلەن کۆمەڵێ مەسائلی ترە وەکو لە حملەی بانگەشەیە کە ئەمە بڵێن ئامادەکاری حیزبیانەی ئێمە بۆ هەڵبژارن یەکاکە تۆ 4 دانە ساڵ بەرهەمی ئەو چەند ڕۆژە کە تەسحیە دێ ئەی خۆی لە ڕووی مادیەوە نا لە ڕووی معنەویەوە لە ڕووی دینیەوە لە ڕووی ئەخلاقیەوە ئێمە ئێستا لەبەردەم هەڕەشەی مادیانین کەمترین شت ستەمیان لێ کردبێت ئینتیایە مەسەلەی ئابووریە ئەم دەسەڵاتە